ڕێوڕسمی کردنەوەی قایمقامێتی قەزای ڕزگاری لە سنووری ئیدارەی گەرمیان بەڕێوەچوو. ئەمڕۆ کردنەوەی قایمقامێت هاوکات دەست بەکاربوونی قایمقامی قەزای ڕزگاری وەکو یەکەم قایمقام لە سنووری ئیدارەی گەرمیان دەست بەکار بوو. ئێمە بۆ زانیاری زیاتر دەڕۆینە لای بەڕێز قایمقامی قەزای ڕزگاری بەڕێز جەماڵ شەهید مام ساڵح هاوکات دایکی بەڕێزیان کە بەڕێزیان یەکێکن لە نەوەکانی شەهید لە سنووری ئیدارەی گەرمیان. سەرەتا ئێمە وەکو کۆباز پیرۆزبایت لەکەین وەکو دەست بەکاربوونت وەکو یەکەم قایمقامی قەزای ڕزگاری. سپاس بەوەش من لای خۆمەوە پیرۆزبایی گەرمی خۆمان ڕاستەی تەواوی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان دەکەم. ومێ دەکەم بتوانم خزمەتی ئەم شارە بکەم. ئەم شارە شاری گەورەبوونی ئێمەیە بە مناڵی لەم شارە چاومان کردەوە. پشت بەخواوەی پێم بکرێت درێغی ناکەم و هەموو هەوڵ و جوودێکی خۆمە خەمەکار بۆ خزمەتکردنی زیاتری ئەم شارە. ئەبینم لەگەڵ دایکتا وەستاوی لە کاتێکدا بەڕێستان کوڕی شەهیدێکن. ئەمڕۆ لە ڕێوڕسمەکە دایک تامادە بوو. ئەمە پەیامێک نییە بۆی کە کەسوکارێکی شەهید کوڕە شەهیدێک لێرە کراوە بە قایمقام. ئومێ دەکەم جگە لە من کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان دەرگیان بە واڵاوە بکرێت لەلایەن هاوڕێنمان لە حزب و لە حکوومەت دەرفەتیان پێ بدرێ بۆی بێنە پێشەوە بە زیاتر خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان و تەواوی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی لەبەرەوە ئازادی و بەرخودانی ئەمڕۆ بەرهەمی خوێنی شەهیدەکانی ئێمە ئەوەی کە پێمان کراوە لە قوربانی و لە خەبات کردومانە سەربەرزین بە خوێنی شەهیدەکان و کەسوکارەکەمان. ومێ دەکەم خزمەتکارێکی باشی میلەتەکەمان بن بە شێوەیەکی گشتی. بە شاری شەهیدان و ئەنفالکراوان ناسراوە لێرە هەمووی کەسوکاری قوربانیە. ڕزگاری دوایەوەی کراوە قەزا کوڕە شەهیدێکش کرایە قایمقام بۆ قەزاکە. ئەمە پەیامێک نییە بۆی کە خزمەتی کەسوکاری شەهیدان خزمەتی کەسوکاری ئەنفالکراوانەکرێت لە سنووری ئیدارەی گەرمیان. ئومێ دەکەم وابێ وەکوتم جگە لە من دەرگاوەڵا بکرێت بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکان زیاتریش لە من لە بەرەوەمان خاوەنی واقعی و ڕاستەقینەی ئەم وڵاتن. ئەم وڵاتە بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوەکانەوە جوانە. ومێ دەکەم ئێمە جێگەی متمانەی خەڵک بین و بەڵێ نەدەم بەخوای خۆم و بە ئەو خەبات و خزمەتێکی کە کردومانە درێغی نەکەم لە خزمەتکردن ئەوەی پێم بکرێ خزمەتکارێکی باشم خەڵکە بوو. پیرۆز لێ بڕۆنی لای دایشدایە سڵاوت لێ بێ. کوڕەکەت کرا بە یەکەم قایمقامی قەزای ڕزگاری کە ڕزگاری بە شاری کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوە ناسراوە. تا چەند بەڕێستان دڵخۆشن ومێتان هەیە ڕزگاری ئینشاءڵڵا ئاوادانتر بێت. لەخوا بەزیاد پیرۆزبای لێ یەکەم جەماڵی کوڕم کوڕە گەورم ئینشاءڵڵا سەرکەوتووە بێ. تەمەنی 6 ساڵ بۆ باوکی خۆی نەبینیە. دوای چەندێ ڕزالەت و ماندوو بوون و من زندانی کردن و لەم ڕزگاریە بەخوا نەمتوانێ پرچاو خۆم بخۆم. ئەو کات شارە ترسام ئەمە دەترسم میان مناڵەکانم ببن. سپاس بۆ خوای گەورە. ئیستا ئەم دەرفەتەی داوە. ئیستا ئەم کوڕی منە بێتە قایمقامی قەزای ڕزگاری. ئینشاءڵڵا خوا سەرکەوتی بکە. خوا سەرکەوتی بکە و خوا ناجح بکە ئینشاءڵڵا. دەستان خۆش بێ قوربانتان. دەست خۆش بێ دایک. قوربانتان. ئەمێ کۆتا پەیامی بەڕێزت وەکو قایمقامی قەزای ڕزگاری لە ڕێگەی کۆباسەوە گەن خزمەتێک بۆ ڕزگاری هەبێت چیتان هەیە بۆ ڕزگاری چۆن ئەتوانن ڕزگاری پێش بخەن و پەیامیەوە بە خەڵکی ڕزگاری. دوا پەیامی من بۆ خەڵکی ڕزگاری ئەوەیە بەڵێنیان پێدەم بەڵێنی مەردانە ئەوەی کە پێم بکرێت دەرگایان بۆ بکوتم شوێنیان بۆ بکەم لە پێناو خزمەتکردنی زیاتریان. دڵنیاتان دەکەم ئەوەی کە پێم بکرێت درێغی ناکەم و هەمیشە خزمەتکارم. دەستەکان خۆش بێ هەمیشە. بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی گوێبیست بوون بەڕێز قایمقامی قەزای ڕزگاری بوو. ئەمڕۆ ڕێوڕسمی کردنەوەی قایمقامێتی قەزای ڕزگاری و هاوکات دەست بەکاربوونی یەکەم قایمقامی قەزای ڕزگاری بوو لە سنووری ئیدارەی گەرمیان کە بەڕێز جەماڵ شەهید مام ساڵح یەکێک بوو لە کوڕە شەهیدەکان لە سنووری ئیدارەی گەرمیان. ئەوەیشی گوێبیست بوون دایکی بەڕێزیان لە تەنیشتیەوە بۆ ئەمڕۆ لە ڕێوڕسمەکەی ئامادە بوو ئاماژەی بەوە کرد کە لە کاتی شەهید بوونی باوکی بەڕێزیان کە قایمقامی قەزای ڕزگاری ئەو کات تەمەنی 6 ساڵ بووە. ئەمڕۆ دڵخۆشە وەکو یەکەم قایمقامی قەزاکە دەست بەکار دەبێت وەکو کوڕە شەهیدێک.